سەرۆکێ ئەمریکا فەرمان کرد و حاڵەتە تەواڕەیان نیشتیمانیە تایبەت بڕەوشە سووریە بۆ دەما ساڵەکە دن وەرێ درێژکردن. داوین لێ دواندا دەربارەی ڕەوشە سووریە جۆ بایدن سەرۆکێ ئەمریکا گوت و بەردەوامبوونە سیاسەت و کریارن ڕژێمە ئەسەد نەبەتەنێ مەترسیە لەسەر خەلکێ سووریە دروست دەکەن بەڵکو دەبێ سەدەما تێکچوونە ئەولەهی و دروستکردنا مەترسیە لەسەر تەڤایە دەبەرێ. سەرۆکی ئەمریکا دیاداشتنامەیەکێ دەکو بۆ کۆنگرێسی ئەمریکا شاندیە گوت و حاڵەتە تەواڕە یان نیشتیمانیە تایبەت بڕەوشە سووریە بۆ دەما ساڵەکە دن وەرێ درێژکردن ئەوژی تاک و ڕێگری لوان وڵاتان وەرێکردن و هەوڵە بەگەڕاندنە شەرعیەتێ بۆ ڕژێمە ئەسەد دەدەن. هەروەها سەرۆکی ئەمریکا داخوازجە ڕژێمە ئەسەد و پشتەوانێن وێ کرد و شەرێ خۆی هۆبانە لە دژی گەلێ سووریە ڕاوەستینێ و ڕێبدێ گەهاندنە ئەلیکاریەن مرۆڤی بۆ تەبایە خەلکێ سووریێ. هەروەها سەرۆکی ئەمریکا گوت و پێویستە ڕژێمە ئەسەد بێ چارەسەریە سیاسی ڕازی ببێ و کریزە سووریە لەگۆری بریارە ناودەوڵەتی یا 2254 وەرێ چارەسەرکردن. دێنامەیە کە زەلالدا بۆ رووسیا و ئێرانێ سەرۆکی ئەمریکا گوت و ئەمریکا بتونترین شێوە بنپێکردان لە دژی سڤیلان ژە عالیە ڕژێمە ئەسەد و هەپەیمانێن وێڤە ئیدانە دکێ. سەرۆکی ئەمریکا گوت و کاربەدان و تەفگەرە ڕژێمە سووریێ سیاسەتاوێ گەفێ لە ئەولەهیانەتەوەیی و سیاسەتە دەرڤە و ئابوووریە ئەمریکا دکێ و ڕێگریە لە هەوڵێن ئەمریکا و جڤاکە ناودەوڵەتیش بۆی دووبارە ئاواکردن و بەرقەراربوونە ئەولەهیە لە عێراقێژی دکێ. فەرمانە سەرۆکی ئەمریکا هەفتە مەلگەڕ راپۆرتە ڕێخستنا قەداغاکردنا چەکێن کیماوی و تێدا گوت بۆ ڕژێمە ئەسەد چەکێن کیماوی لە دژی سڤیلان ساڵە 2018دا بکارئانیە. هەروها بەریاوێ چەندێژی و هەڵبژارتنێن سەرۆکاتیا ڕژێمە ئەسەد وەرنەلدارخستن و بریارە 26 vê mihê de bin.